بزوتنەوەی تالیبان لە دوای 20 ساڵ لە جەنگ سەرکەوتنێکی گەورەی بەسەر ئەمریکا و هاوپەیمانەکانیدا تۆمار کرد کە سیاسەتمەداری ئەڵمانی ئەرمین لاشیتی پاڵێوراو بۆ جێنشینی ئەنگێلا مێرکل لەو بارەیەوە ڕایگەیاند. لە وەتەی ناتۆ دامەزراوە ئەو شکستە بە گەورەترین تراژیدیا دەژمێردرێت. لە کاتێکدا هێزی شکست خواردوو مەرج نییە دەست لە پلانگێڕەکانی هەڵگرێت، بۆیە سەرکەوتنی سەربازی یەکسان نییە بە سەرکەوتنی سیاسی. هەرچەندە مامەڵەی خۆگرانەی تالیبان بەرامبەر ئەوانەی لەم چەند ڕۆژەدا ویستویانە پەلکێشی ناوجەنگی ناوخۆ و هەڵەی بکەن بۆ ئەوەی شوناسی حکومڕانی 1996 تا 2001 بەسەردا بسەپێننەوە تا ئێستا سەرکەوتوو نەبوون. بەڵام پێگەی استراتیژی ئەفغانستان بۆ وڵاتانی ناوچەکە و جیهان و پێکهاتەی نەتەوەی و مەزهەبی جیاواز و شێوازی بەشداریان لە دەسەڵاتی داهاتوودا گەورەترین لەمپەری بەردەم ئاشتی و سەقامگیری سیاسی و ئابووری وڵاتەکەن. هەندێک چاودێر بزوتنەوەکە بەوە تۆمەتبار دەکەن ئەوە ڕەچاوی گوشارە سیاسیەکانی ناوخۆی و دەرەوە دەکات، بۆیە ڕەفتارەکانی وەکو قۆناغی پێشووی دەسەڵات نییە. ئەوەش ڕەت دەکەنەوە گۆڕانکاری بەسەر بیرکردنەوەیاندا هاتبێت، بە تایبەتی سەرکردەیەکی باشکرا ئەوەی ڕەت کردووەتەوە کە بۆ بەڕێوەبردننی وڵات شێوازی دیموکراسی پەیڕەو بکەن. لە یەکەم مانگاویشدا کە چوونە ناو کۆشکی کۆماری ئاڵای وڵاتەکەیان پێچایەوە کە ئاڵا بە دەستور چەسپاوە و پەرلەمان پەسەندی کردووە، دەستوریش بە ڕیفراندۆم شەریعەتی وەرگرتووە. ئەو هەنگاوە وەکو جۆرێک لە کودەتا بەسەر دەستوردا هەژمار کرا، بۆیە لە کابول و جەلال ئاباد بۆ پیشاندانی ناڕەزایی لەو ڕەفتارە بەڕێوە چوو. ئەوەش قوڵی کێشە سیاسیەکان دەردەخات. هەر لە یەکەم ساتی دەرکەوتنی تالیبانەوە پرسیاری سەرەکی لە ناوخۆ و دەرەوەی ئەفغانستانەوەیە کە جۆری سیستەمی دەسەڵاتی وڵات لە قۆناغی داهاتوودا چۆن دەبێت. ئایا سیستەمی کۆماری دەبێت وەکو 20 ساڵی ڕابردوو کە سەرۆک و پەرلەمان و دەستگای دادوەری وەکو دەستگای جیا لە یەک کار دەکەن، یا سیستەمی ئیمارەتی ئیسلامی دەبێت کە کەسایەتیەک لە سەروی قوچکەی دەسەڵاتەوە دەبێت و هەر ئەویش هەموو بەرپرسانی خوارەوە دیاری دەکات و فەرمانەکانیشی وەکو خۆی جێبەجێ دەکرێت. بە بۆچوونی چاودێران گفتوگۆکانی دەوحەی پایتەختی قەتەر لە نێوان حامید کارزای و عەبدوڵڵا لەلایەک و نوێنەرانی تالیبان لەلایەکی تر ئاسان نییە، چونکە لە سیستەمی ئیمارەتدا کە ئەزموونی پێشووی تالیبانە تەنانەت سیستەمی شوڕا کە بنەمایەکی ڕەسەنی ئیسلامیە تەنیا ڕاوێژکارانەیە و پابەندکارانە نییە کە بتوانێت یاسا ئامادە بکات و چاودێری حکوومەت و دەستگاکانی بکات. لەمپەرێکی تر چۆن مامەڵە لەگەڵ بەشداری هەمەلایەنەی ژنان دەکات لە گشتکایەکانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و پەروەردە و فێرکردندا. لە هەموو ئەوانە قورستر تالیبان چۆن شەریعەتی جەماوەری وەردەگرێت ئەگەر بنەماکانی هەڵبژاردن پەیڕەو نەکات، کە ئەوە بە درێژایی مێژووی فیقی و سیاسی مسلمانان مشتومڕی زۆر جدی و گەورەیان لەسەر کراوە. تالیبان لەژێر چاودێری جیهاندایە کە چۆن مامەڵە لەگەڵام قۆناغەدا دەکات و بە سەرکەوتووی تێی دەپەڕێنێت، بە تایبەتی ئەگەر بیانووی کۆمەڵی نێودەوڵەتی نەبڕێت دەرگا دەکاتەوە بۆ شکست خواردووەکان تۆڵەی خۆیان بە سیاسەت و گەماڕۆی دیبلۆماسی و ئابووری بکەنەوە. ئەوە جگە لەوەی ئەگەری جەنگی تایفی لە وڵاتەکەدا زۆر بەهێزە.